دەربارەی ڕی سوبەخکردن باش ڕەشی یەکەم وەکو جەمان سەرەتەکانە بینم بەڵێ ئەو بۆ خەڵکیش ئەڵێن حرامە، یعنی پرسیارت لە مامۆستایەکی سەلەفی کردووە حرامە مامۆستاگیان براکەم سوبەخ ڕەش حرامە ئەبێ گوێ لێ بدرێ یاخود سوور بکرێ. یەک دقە براکەم بۆی قسەیەک نەکەی بۆ قیامەتت محاسبە بکرێ لەسەری، یعنی پرسیارت لە مامۆستایە کردووە خۆی سبوغ ڕەشی لێدەدا و بە تۆش دەڵێ بۆ تۆ بیکەی حرامە، شتی وا بووە لە تۆ، شتی وات بینیوە؟ مامۆستاگیان پرسیارم لە مامۆستا نەکردووە ڕاستی گوناح ئاخر گوناحە کەواتە ئەو قسەی زۆربەی زۆر خەڵکی ئەیکات و ئەڵێن ئەمە سوبغ هین هەندیە هەن. ئەزانم براکەم، نە ئێستا ئەمە شێوازی پرسیارەکەت بۆی ڕاستی کەیتەوە، چکە تۆ ناکرێ بڵێ وەڵا مامۆستایانی سەلەفی بۆ خۆی سبوغی ڕەش دەکا و بە خەڵک دەڵێ حرامە، ئەوەی کە خۆی دەیکا بە حرامی نازانێ بە خەڵکیش ناڵێ حرامە برای گیان، بەڵام لەوانەیە یەکێکی تر بە حرامی بزانێ بۆیە بە تۆش دەڵێ حرامە. اینجا تۆ مادام بەکر ڕەشی کردووە بەسوی پرسیارت لە زەید کردووە، زەید پێی حرامە دەڵێ مەیکە حرامە، ئەی دەڵێ بۆ بەکر ڕەشی کردو کەواتە ئەها بۆ خۆیان ڕەش دەکەن و دەژنە، ئەوە غەڵەتە و پرسیارە بۆ شێوازە دروست نییە، گوناحە براکەم بۆی کەس تۆمەتبار نەکەین. ئایا سبوغی ڕەش دروستە یا دروست نییە؟ چەندان جارە و پرسیارەمان لێکراوە برای شیرینم. حەدیثمان هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمانی کردو بەچی غەیڕوا هذا الشیب، ئەم ڕەنگە سپێتیە مووی سپی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمانی کردووە بیگۆڕن با بە سپێتی نەمێنێ، کەواتە گۆڕینی ڕەنگی سپی ئەوە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمانی کردووە کە بگۆڕدرێ. باشە دێنە سەرەوە ئایا بە چه ڕەنگێک دروستە؟ بە ڕەش دروستە؟ کۆمەڵێکی زۆر لە زانایان دەڵێن دروست نییە. بۆچی؟ چونکە حەدیثەکە زیادەیەکی لەگەڵا وەجەنیبوه السەواد، لە ڕەشی بە دوور بگرن، دەڵێن ڕەش دروست نییە، بوونی لێ دەدەی، قاوەی لێ دەدەی، سووری لێ دەدەی، خەنەی لێ دەدەی، هەرچی لێ دەدەی دروستە بەس ڕەش نەبێت. زۆر باشە، ئەوە قەولی کۆمەڵە لە زانانە. کۆمەڵێکی تر لە زانایانی حەدیث دەفەرمون ئەو زیادەی وەجەنیبوه السەواد مدرەجە، شاذە و صحیح نییە، ئەو زیادەیە صحیح نییە، بەڵکو ئەو ئەندازەی صحیحە کە فەرموویەتی ڕەنگی سپێتی بگۆڕن، بۆیە بەلای کۆمەڵە لە عولەماوە دروستە. باشە براکەم، اینجا قەزیەکە مەوزوعێکی فقهیە، مەوزوعێکی عەقیدە و منهەج نییە، مەوزوعی کوفر و ئیمان نییە. هەندێک لە زانایان دەفەرمون حەدیثەکە ضەعیفە کەواتە بەڕەشش بیکەی دروستە، هەندێکی دەڵێن دروست نییە. بۆیە بە هەر حاڵ مەوزوعەکە کێشەیەکی گەورە نییە برای بەڕێزم. تۆ پرسیار لە مامۆستایەکە کە مامۆستاکە فتوای بۆ دای حەڵاڵە بیکە، کەوتی حرامە مەیکە. من خۆم بە حەڵاڵی دەزانم نەک بە حرام، ئەو حەدیثە بە ضەعیف دەزانم، بەڵام لە کامیرە ئێستا ڕەنگی ڕیشی من ڕەش دەردەکەوێت، بەس خۆم بوونی لێدەم براکەم، خۆم بوونی لێدەم. وەرە ئێستا کە لە بەرنامە تەواو بووم وەرە سەیری ڕیشم کە، ئەوە نییە کە تۆ لە کامیرەیەک دەیبینیت، بوونی لێدەم، بەڵام بەلاشمەوە ڕەشیش حرام نییە، بەلامەوە ڕەشیش حرام نییە. بۆ چونکە زانایانی حەدیث بە ئەو زیادەیە بە صحیح نازانن، و زۆرێک لە تابعین بگرە لە سەحابە لە عولەمای ئەم سەردەمە زانایانی گەورە ڕەنگی ڕەشی لێدەن. لە چه حاڵەتێکدا دەفەرمون دروست نییە؟ کە کەسێک بیەوێ فێڵ بکە، یعنی مەثەلەن کەسێکە تەمەنی 60 ساڵ 70 ساڵە دەیەوێ بچێت داخوازی ئافرەتێک کاکە، ئەو ئافرەتە ئەو پیاوە ناناسێت، ئەسڵ و فەسڵی نازانێت چییە و تەمەنی چییە، و ئێستا وای لە خۆی کردووە کە فێڵی لێ بکا و بیخوازێ. ئەمما کە تۆ خۆت ناسرای، خەڵک دەزانێت تۆ تەمەنت چەندە و عمرت چەندە و حاڵەتی ئیجتیماعی تۆ چییە، و قەزیەکە فێڵکردن نییە. من دەمەوێت سونەتی پێغەمبەری خوا وابێ ڕەنگەکەی سپێتی بگۆڕم، و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ ئین الله جەمیل یحب الجەمال، خوای گەورە جوانە و جوانێتی پێخۆشە. ئینسانی مسلمان با لە شێوازێکدا دەرنەکەوێت کە خەڵک یعنی لە ڕیش بڕەتێتەوە و بەلایەوە شتێکی قێزەون و ناشیرین بێ، با مسلمان جوان دیار بێ. چی تێدایە؟ خوای گەورە پێخۆشە مسلمان جوان دیار بێ، با جل و پۆشاکەکەت جوان بێ، با جامانەکەت جوان بێ، با ڕیشت جوان بێ و دای بێنە. حرام نییە برای بەڕێزم کە تۆ نیەتت فێڵکردن نەبێ، حرام نییە ئینشاء الله تعالی. بۆچی مسلمان
وەڵام من چونکە مسلمانم جلەکەم پێویست ناکا بیشۆم و پێویست ناکا وتویکەم پێویست ناکە ڕێک و پێچیکەم پێویست ناکا قژم دابێنم ڕیشم دابێنم جامانەکەم هەر شێوازێک بێ دەی ئەخر تۆ وا دەکەی کە خەڵک دڵەمانە چینە ئەمە شێتن تەواو نین سەیری کە چەند ناڕێکە سەیری کە چەند یعنی پیسە چەند نامڕەتەبە بۆ وا بیبراکەم پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام دەیفەرموو من کان له شعر فلیکرمه کەسێک قژی هەیە سەری یا ڕیشی با ڕێزی لێ بگرێت چۆن ڕێزی لێ دەگرێت بەداهێنانی بە چەورکردنی زەیت لێدانی و جلو پۆشاکت هەیە با پاک و خاوێن بێ با بۆن خۆش بی لە ئیسلامدا جوانێتی و ڕێک و پێچێتی مەطلوبە نەک وابزانی کە مادام تۆ ئیمانداری کەواتە دەبێ سجنێک بۆ خۆتدا دروستکەیت و بچیتە ناویەوە و جل و پۆشاکت ناشیرن و ناڕێک و نامڕەتەب و قژی ڕیش تاڵی ڕیشت یەکی بۆ سەر و یەکی بۆ سەر ڕۆیشت پێ و سرت لول و ئاڵۆز و نانەبراکەم پێویست ناکاوا بێت اینجا ئایا ڕەش یا غەیری ڕەش وەکوتم مەسەلەیەکی فقهی ئیجتیهادیە ئەوە نایەنێ لەسەری خلاف دروستکەین و وابزانین کە قەزیەکی زۆر گەورەیە و تاوانێکی گەورەیە ئەوە تاوانە ڕیشت نەبێ براکەم ئەوە تاوانی گەورەیە ڕیشت نەبێ و کە ئینسان لەبەر خوا لەبەر فەرمانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام ڕیشی هێشتەوە الحەمدولله و ئەجری هەیە ئەنجا کە ڕیشت هەیە و سپی بووە سپێتەکەی بگۆڕە کە گومانت لەوە هەیە ئایا ڕەش دروستە یا دروست نییە مەیکە بە ڕەش مەیکە کاکە بوونی دەیکەی هەرچی ڕەنگ بەس مهم ڕەشی مەکە کە گەیشتویتە قەناعەت و بە عیلمەوە دەیبینیت بە دوای کەوتویت و بۆ دەرکەوتەوە بە عیلم و زانستەوە کە ئەم زیادەیە صحیح نییە دروستە ڕەشێتیش و ئەوجا دەبینی کۆمەڵی لە عولەما فتوایان لەسەریدا ڕەشیش بکە هیچ کێشەیەک نییە ئینشاءڵڵا گرنگ ئەوەیە هەدەفی تۆ مسلمان بە شێوازێکی ڕێکپێک و جوان دەرکەوێ نەک هەدەفی تۆ فێڵکردن و خیانەتکردن بێ خوای گەورە پەنامەندە